بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ماوەی چەند ڕۆژێکە 400 میلیارد دیینارەکەی بەغداد گەیشتۆتە هەرێمی کوردستان بەڵام تاکو ئێستا وادەی دابەشکردنی موچەی مانگی شوباتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دیار نییە. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕای دەگەنێت کاتێک داهاتیان لەبەردەستدا بێت یەکەم کاریان دابەشکردنی موچە دەبێت. بە میواندارێک لە بەڕێزان ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستودیۆی سەرکێر وا لە هەولێرەوە شوان ڕابەرەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تاوتوێی دۆخی خراپی موچەخۆران و کاسبکاران دەکەین. کاتی دابەشکردنی موچەی مانگی دوی موچەخۆرانی هەرێمی کوردستان دیار نییە. وتەبێژی حکوومەتی هەرێمیش باس لەوە دەکات حکوومەتی هەرێم ئامادەیە سوال بۆ خەڵک بکات نەک هاوڵاتیان سوال بکەن. جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لەبارەی کاتی دابەشکردنی موچە ڕایگەیاند ئەوان نیان وتووە ئەم هەفتەیە یاخود هەفتەی داهاتوو موچە دابەش دەکرێت. هەر کاتێک حکوومەت داهاتی لەبەردەستدا بوو یەکەم کار دابەشکردنی موچەیە. وتەبێژی حکوومەتی هەرێم وتیشی حکوومەتی هەرێم لە 2020 4 موچەی داوە نەک یەک موچە بۆیە بە ئەمە ڕوون بێلاتان. لای خۆشیانەوە دوو پەرلەمانتاری کوردستان داوای دیاریکردنی چارەنووسی 400 میلیارد دیینارەکەی بەغدا دەکەن کە ماوەی چەند ڕۆژێکە گەیشتووەتە هەرێمی کوردستان. سۆرانومەر ئەندامی پەرلەمانی کوردستان پرسیار لەبارەی پارەکە دەکات و دەڵێت کوا 400 میلیارەکەی بەغدا شەرم ناکەن لە مانگی 6دا تەنها موچەی مانگی یەکتان دابەش کردووە. سۆرانومەر ئەوەش دەخاتە ڕوو نەوت گەیشتووە تا 40 دلار دەتانەوێت لەسەر موچە بڕین و سزای خەڵک بەردەوام بن ئەگەر خەمی خەڵکتانە موچەی مانگی دویان پێ بدەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لای خۆشیەوە کاوە عەبدولقادر ئەندامی پەرلەمانی کوردستان باس لەوە دەکات 400 میلیارد دیینارەکەی بەغدا تەنها بۆ موچە هاتووە نابێت ڕێگە بترێت وەک بودجە و داهاتەکانی دیکە دیزە بە دەرخۆنە بکرێت. کاوە عەبدولقادر ئەندامی پەرلەمانی کوردستان ڕاشی گەیاند هەفتەیەکە پارەکەی بەغدا گەیشتووە کەچی حکوومەت دابەشی ناکات. پێویستە پەرلەمانتاران و لیژنەی دارایی بە زووترین کات بێنە دەنگ و فشار لەسەر حکوومەت دروست بکەن بۆ دابەشکردنی. پەرلەمانتارێکی پێشووی بجوتنەوەی گۆڕانیش ئاشکرای دەکات وەزیری دارایی لە پشکی گۆڕان ئاگاداری داهاتی هەرێم نییە. محمود ڕەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق بە دەنگی ئەمریکای ڕاگەاندووە وەزیری دارایی ڕۆڵی ئەمین سندوقی فەرمانگەیەک دەبینێت لەو بنەماڵەیەوە پارەیەکی دەدەنێ و پێشی دەڵێن کە چۆن سەرفی بکات. ڕانەگەاندنی خشتەی دابەشکردنی موچەی مانگی دوویەم ساڵی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتێکدایە حکوومەتی عێراق 400 میلیارد دییناری وەکو موچەی مانگی نیسانی فەرمانبەرانی هەرێم ناردووە. لە عێراقیش موچەخۆران موچەی مانگی 5 جان وەرگرتووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەکر بە خێر بێنگە لە بەرستانەوە دەست پێ بکەین. چەند ڕۆژێکە 400 میلیارد دیینارەکەی بەغداد گەیشتووە هۆکاری چێکە وادەی دابەشکردنی موچەی مانگی شوبات ڕاناگەێنرێت. خۆی بەداخەوە ئەمڕۆ لە لێدوان و وتەکانی وتەبێژی حکوومەتە هیچ دڵخۆشێکی تری نەدا بە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم سەرەڕای ئەوەی کە لە شار و شارۆچکەکانی کوردستان خۆپیشاندان دەستی پێکردوێتەوانێ. ئەم پاساوانەی حکوومەتێڵێ پاساوی بڕواپێهێنەر نین. جارێ هەر مەبلەغەکە باسی 12 میلیاردی کرد کە لە ڕێوە ئەڕوا بۆ بانقێکی ئەهلی و ئەوەکی تریشی کە گوایە حکوومەتی هەرێم قەرزی مانجی پێشووی پێداوەتەوە. ئەوان مادام خوان ئەڵێن ئێمە حکوومەت سواڵە کات و ناهێڵە موچەخۆرانی لە دۆخی دژوارە بژین فەرمو هەر ئەوەی کە لە بەغا وەریان گرت بوو ئەو قەرزانەی تر دوایان بخستای ئەگەر قەرزیان کردووە لە دەوڵەمەنەکان وایە موچەی مانجی دویان دەست پێ کردایە. بەڵام جارێکی تر سپاردنی بە ئایندەیەکی نادیار تەنانەت کاتەکەشی دەستنیشان نەکرد کە کەی موچە دەست پێ ئەکاتەوە هیچ پاساوێکی نییە. ئەمە ئەگەر تاقە پێناسە و لێکدانەیەشی هەبێ ئەوەیە بێباچیە بەرامبەر بە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پێیان وایە ئیشەکان لەبەر دەڕوا ئەچینە لەو کاتەوە کە موچیان داوە هەتاوەکو ئێستا زیاتر لە 2 هەفتەیە بەردەوام لە خاڵە سنووریەکانەوە داهاتیان دەستکەوتووە و لە ناوخۆیان داهاتیان دەستکەوت گەیشتۆتە 40 دلار على الأقل ئەبووە لەو داهاتانی کە دەستیان نەکرێت
وەزارت بە وەزارە دەستیان پێ بکردایە بەڵام جارێکی تر ئەوەی ئەسلمێنەکەم دەسەڵاتە بەڕاستی لە یەک زمان ئەگا ئەویش زمانی گوشاری مەدەنی هاوڵاتیانی کوردستان بەس لەو زمانە دەکات بەڕای من بەس ئەو زمانە ئەتوانێت وەکو چۆن ئەو خۆپیشاندانانە دوێنێ بڕیارەکانی حکوومەتی هەڵوەشاندەوە قەدەغی هاتوچۆ گوشاری مەدەنی هاوڵاتیان پێ دوای ئێستا ئەگەر فەرمانبەران و موچەخۆران خۆپیشاندان بکەن بەدڵنیایەوە حکوومەت خشتەی موچە ڕادەگەێنێ و چۆن قەدەغیات و چوویە ڕۆژاندەوە بە تایبەتی ئەو ئەگەرەوە خۆپیشاندانانە لە زۆنی زەر بکرێت لە دوهۆک و لە هەولێر بکرێت من پێم وایە کاریگەری خۆی بێت باشە بەس ئەوان باز لەو دەکەن هەر کاتێک کە داهاتیان لە بەردەستدا بێ کاریەکەیان دابشکردنی موچە دەبێت قسەیەکی خراپە بەڵام داهات لە بەردەستایە داهات چونکە ئەوان نەوتە فرۆشن ڕۆژانە و ئەوان خاڵە سنووریەکانەوە ئەم هەموو شاحینە و ترێڵە و بار هەڵگرە داخڵە بێ ڕۆژانە ئاڵوگۆڕی بازرگانی نەوەستاوە تۆ بڵێ لە ماوەی ئەم مانگەیە وەستاوە هیچ شتێکم دەست نەکەوتووە بە پێچەوانەوە و ئەرچی حکوومەتە لە ڕاستیە لە چووە دابینیەکە دابینیکە بەڵام نابێ ژیانی هاوڵاتیانی کوردستان بوەستێت چونکە ئەمە پەیوەندی بە تاک بە تاکی هاوڵاتیانی کوردستان باشە لەسەر مەسەرەی سوالەکە ئێستا ئەمڕۆ تەبێژ حکوومەت وتی کوبەڕێزیش وتەبێتی حکوومەت یاریێم ئامادەیە سوال بکات بەوەی کە هاوڵاتیان سوال نەکەن ئەوەی کردووە من پێم وانە ئەوەی کردبێت لە ڕابردووە ئێمە پێمان وایە نەک سوالکردن بەڵکو تەنها ئەگەر بێت و ئەم داهاتانەی کە هەرێم دەستێکەوێت چ لە ڕێی بەغدا و چ لە فرۆشتنی نەوت و چ داهاتی ناوخۆ ئەوەی خاڵە سنووریەکان و گومرگەکان هەموو ئەوانە ئەگەر بێت و بە هەدەر نەدرێ و گەندەڵی تێدا نەکرێ و هەندێک بە هەدەردان لە هەندێک سێکتەری حیزبی و ڕاگەاندنی حیزبی کەم بکرێتەوانێ بەدڵنیایەوە بەشی ئەوواکە کە موچە لە کاتی خۆیان پێ بدرێ ئەبێ دەست ببرێ بۆ ئەو شتانە ئەوانی کە بە هەدەردانن و ئەوە سەرچاوە ون و ئەو کونانەی کە داهات لە ڕێوە بزرە بێ و نەبێ ئەبێ هەموو ئەو سەرچاوانە بگیرێ هیچ بە سوالکردن ناکە یعنی تا ئێستا و کونانە نەگیران کە داهاتی زۆریان بۆ دەڕوا بەدڵنیا تا ئێستا و کونانە وتی خەرجەکانی حکوومەتیان زۆر کەم کردەوە کە وەزارەتەکان بۆ نمونە ئەوە خەرجی وەزارەتەکانە بەڵام شتێکی تر هەیە کە ئەوەی کە پێوترێ ئەو هەموو ڕێژەش زۆرە لە شکرێکی زۆری حیزبی کە بندیوارن چ لە سلکی سەربازی چ لە سلکی فەرمانبەران چ لە سلکی خانە نشینان و بەدەیان هەزار کادری حیزبی کە لە ئەوروپا دانیشن جنسیە و ئیقامی ئەو وڵاتانیان هەیە و ئەمانە نەخانە نشینی مەدەنین نە پێشمەرگەی سەنگەرن نەکەم ئەندامی سەنگەرن بەڵکەمانە تەنها کادری حیزبین تەنانەت مواسەفات و مەرجەکانی خانە نشینبوونی سەنگەر و شاخ و پێشمەرگەشیانتیانێ هەر ئەوانە ببڕن کێمە بینیمان لە کاتی بایۆمەتریمانزانی چەند قەرەباڵبووانێ مامەزانی بندیوارەکە هەر لە کوردستانیان لە ئەوروپاشدا ڕێژێکی زۆر لە ئەوروپا هەن ئەمانە هەمووی کادری حیزبین وامانە بەشێکی بۆ خۆدانەزان ئەم هەموو پەیجە سێبەر و سۆسیال میدیان پڕ کردووە کە ڕۆژانە تەشیر و هاوڵاتی بە تێکۆشەرە ڕاستەقینەکان و خەڵکی دڵسۆز و چالاکی ئەم کوردستان نادەن دەیان هەزار کەس لەوانە دانیشتون لە کاتی بایۆمەتری ئەمە متابعەمان کرد کە چۆن مەتارەکانی کوردستان قەرەباڵغ بوون ئەو کادرانە لە ئەوروپا و ئەمریکا دانیشتون و پارەی حیزبی وەرەگرن باش سپاس دەکەم دەگەرم و لای بەرز مامۆستا شوان جەنابیشت بەخێر بێ دەمەوێت ڕای بەرزش بزانم سەبارەت بە سەرهەڵدانەوەی ئەو ناڕەزایەتیانە ئێستا هەم ناڕەزایەتی کاسبکاران هەم ناڕەزایەتی موچەخۆرانیش لە حکوومەت هێرێم هەیە پێدوای حکوومەت دەبێت چۆن مامەڵ لەگەڵ ئەم ناڕەزایەتیانە بکات بەڵێ بەنای خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان سپاس بە تەئکید ئەو خۆپیشاندانانەی کە ئێستا لە ئارایە بە تایبەتیش لە ڕۆژانی ڕابردوو لە دهۆک سەری هەڵدا و دەستی پێکرد کە شتێکی نەوعی و نوێ بوو لەبەرەوەی لە سۆنگەی ئەوەوە کە نەریتی کوردستان خەڵک وا هاتووە وا حاڵی بووە کە لە هەندێک شوێنی کوردستان خۆپیشاندان بە زەحمەت دەکرێت بە تایبەت لە شوێنێکی وەکو دهۆک لە سۆنگەی ئەوەوە کە حکوومەت بەرامبەر بە خەڵک تووندا و بەرامبەر بە دەم داواکاریەکانی خەڵکی شەوە نایە بەڵام ئەوە شتێکی نەوعی نوێ بوو ئەوە بوو کە لە دهۆک خۆپیشاندان دەستی پێکرا و لە ڕۆژانی ڕابردووش دوای ئەوەی کە بۆ 6 ڕۆژ قەدەغەی هاتوچۆ نوێ کرایەوە خەڵک هەستی بەوە کرد کە ئەوە جۆرە غەدرێکە بە حەقی خەڵک دەکرێت کە خەڵک پێویستە لە بەرامبەریدا بێدەنگ نەبی بەڵکو هەڵوێستی هەبی بە شێوازێکی تر بەرگری لە مافەکانی خۆی بکە
ئەوە بوو لە چەند شارۆچکەیەک لە منتیقەی بڵێن زۆنی سەوس بە تایبەتی لە دەربەندی خان و قەڵازێ و ڕانێ خەڵک هاتە سەرشەقام حکوومەتیان تا ڕادەیەک بێدار کردەوە و ناچار کرد بۆ بەیانی واتە دەکا دوێنێ کۆبوونەوەیەکیان ئەنجامدا لە وەزارەتی ناوخۆ بە ئامادەبوونی پارێزگاکان کە لەوێوە تاوتوێی واقعانەی یا مەیدانیانەی مەسەلەکەیان کرد گەیشتە ئەو قەناعەتەی لەوانەیە خەڵک بەرزەب نەبی و کاردانەوەی سلبی لێ بکەوێتەوە ئەگەر بێت و ئەوەندە پەت و خیناق لە ملی خەڵکتونکەن ئەوە بوو بڕیاریاندا تا ڕادەیەک تەسهیلاتیان بۆ خەڵک کرد بەڵام بە تەکید ئەوەش چارەسەر نییە و دەردی خەڵک تیمار ناکە چونکە ینی کەمترین شت کە دەرحەق بەرامبەر بە خەڵک دەکرێ ینی بژێوی دابین نەکردنە و نەدانی موچەیە کە موچە قوتی ڕۆژانەی فەرمانبەرانە بە بەلاشیش پێیان نادرێت لە مقابلی کارکردن و خزمەتی خۆیان پێیان دەدرێت لە مقابلیشدا هاتوونە خیناقیان لە خەڵکی تون کردوێتەوە خەڵکیان کەرەنتینە کردووە خەڵکیان لە ماڵێ کردووە بێ ئەوەی کە بژێوی ژیانیشی بۆ دابینکەن بە تاکید ئەوە شتێکی ناخۆشە و لەوانەیە کاردانەوەی زیاتریشی بێتە ئارا ئەگەر بێت و حکومت حل و عیلاجی پێنەبی کە پێم وایە هیچ مەلامیح و ئاعراضێکیش دیانە کە حکومت عیلاجی پێبی. باشە پێ دوایە دەبێ ئەم تووڕەبوونەی خەڵک لە بەرچاو بیگیرێ یاخود خەڵک ئێستا زۆر تووڕەیە یعنی چێوەی کە موچەخۆر بێت چێوەی کە کاسب کار بێت. بەێ خۆی کاک حەچیمەوە دوو پرسیارە دوو وەڵامە ئەوی شەوەیە یعنی ئایا دەبێ خۆپیشاندانەکانی خەڵک یا ناڕەزایەکانیان لە بەرچاو بگیرێ یا دەوری هەبی ئەمن پێم وایە وەکو لە بەرچاو گیران وەکو ئەسڵ بە پێی ڕابردوو ئێمە تەماشای تێڕوانین و هەڵسوکەوتی حکومت دەکەین بەرامبەر بە خەڵک ینی حکومت حسابێکی ئەوتۆ بۆ خەڵک ناکە و نیگەرانیەکانی خەڵک لە بەرچاو ناگری بەڵام ئەگەر بێت و خەڵک ینی لە سەر مافی خۆی سووربی شێوازە یاسایی و مەدەنیەکان بگری تەبەر بۆ نمونە ینی بە عەمەلی بینیمان دوێنێ و پێرێکە خۆ پیشاندانکرا یەکسەر حکومت هاتە ژێربار تعدیل و هەمواری بڕیارەکانی خۆی کردەوە کەواتە ڕووی دووەمی ڕاسترە ئەویش ئەوێ ئەگەر بێت و خەڵک لە مافی خۆی بپێچیتەوە و سووربی و هەڵوێستی هەبی بە تەکید دەوری دەبی و حکومەتیش ناچار دەبی. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بۆی کە حکومەتە مەسەر نەگەر هاوکاری کاسبکار نەکەوەکو بەڕێزوتە دەگەر ڕەنگە سەرەکاری بڵین قەدەغات هەڵبگیرێ بەڵام ئەگەر بازار نەبێت ینی چۆن مەسەلەن بژێوی خەڵک دابین دەکرێت موچەت پێدابین نەکرێ نەتوانانی هاوکاری خەڵکی بڵێن هەژار و کەم دەرامەت بکەی ئەی ئیشی چییە حکومەت ئەگەر ئەمانە نەکات؟ بەێ وەڵی کاک حەچیمە من ینی لەبەرەوەی لەوانەیە دەرفەت نەبی ئەگەرنا بەڕاستی دەبێ قوڵتر تێڕوو بچین بۆ ئەو مەسەلەیەی ینی ئەو حکوومەتەی ئەو کابینەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و پێکاتوە یعنی من پێم وایە لە کۆمەڵێک ڕۆوە لە ئەزمە و لە تەنگژەدایە بە تایبەتیش لە ڕووی سیاسی و لە ڕووی یاسایی و لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە تەماشا دەکەین پەیوەندیەکانی نێودەوڵەتی وەکو جاران لەگەڵ هەندێک وڵاتان باش نییە و وڵاتان لەگەڵی باشنین و وڵاتان دێنە سەرخەت وڵاتان بێدارتر بووینەوە حتا ئەمریکا یعنی دەیەوێت پێداچوونەوە و خوێندنەوەیەکی تر بۆ پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ دەسەڵاتکە ئەویش بەمەرجی ئەوەی کە ئەو دۆخە ئەگەر بەردەوام بی و خەڵکیش هەڵوێستی هەبێ ئەوە زۆر بە کورتی ئەوەی تر لە ڕووی ئابوووریەوە باش دەبینین کە حکومت کەوتۆتە قەیرانێک ینی بەداخەوە کە لە خلالی 6 مانگ لە ساڵی نوێی 2020 ینی موچەی یەک مانگ دابین کە و هەروەها لە ڕووی بڵێن یاساییشەوە تەماشە دەکەین ینی پەرلەمانێک کە دەستگایە کە نوێنەرایەتی خەڵک دەکا و هەڵبژێردرا و شتێکی مەشروعە بەعساب ینی هەر ئاخر جار
تووشی چ شتێکیان کرد بە چ دەردێکیان بەر ئێستا پرۆسەی تەشریع یان یاسا داڕشتن و دانان پەچی کەوتووە و وەستاوە و یەکێک لە ئەزمەکان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لە کێشەیەکی قوڵدایە جاران ئەگەر یەک جار وەفد چوو بە بەغداش وەفدێکی داتە ئێرە ئێستا 5 جار لە هەرێمی کوردستان وەفد دەچێتە بەغدا ئەسڵەن وەڵامیشیان ناداتەوە نابێ حکوومەتی کوردستان دڵی بەناردنی ئەو 400 ملیار دینارە خۆشببی و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ خەڵک کێشەیەکی قوڵی هەمەلایەنی هەیە پێویستی بە ئاژبوونەوەیە کێشەی لەگەڵ حزبەکان هەیە بە تایبەتیش ئێستا دیارە هەتا مەسەن کێشە لەگەڵ زۆنی سەوس هەیە کە ئەوە ینی کەم نییە هەموو ئەوانە ئەزمەن تەنگژەن و پێم وایە ئەگەر بێت و تەسەڕوفاتی خۆی نەگۆری حکوومەتی هەرێمی کوردستان کێشە لە پاڵ کێشەی بۆ دروست دەبێت. سپاس دەکەم مامۆستا ئەبوبەکر بگەڕێم وەلای بەڕێزت بەوەکو فشاری پەرلەمانتاران یاخود ئۆپۆزیسیۆن یاخود شەقام دەبێت چی بێ بەوەی کە هەم ژیانی خەڵکی کاسبکار هەم موچەخۆریش باش بکرێت؟ بەڵام ببوورە من لەبیرم چوو سڵاو بە خێراتنی مامۆستا شوان ڕابەرکەم ینی بەدڵنیاییەوە لەوەتی ئەم قەیرانانە سەری هەڵداوە بە تایبەتی ئەمریکا پەیوەندی بە پەتای کۆرۆناوە هەبوو و پێشتریش دواکەوتنی موچەوە هەبوو بەداخەوە دامەزراوەی پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەڵناسێ هەم لە ڕووی تەشریع ساڵ و نیوی ڕابردووە کەمترین یاسای دەرکردووە و لە ڕووی چاودێری و چاودێریکردنی حکوومەتی شەوانێ ینی ئێستا ئەبوایە کە لە پەرلەمانی کوردستان کە بەداخەوە ئەوە نزیکەی 2 مانگە بێت جۆرێکە لە کڵۆمدان و داخستنی دەرگای پەرلەمان ئێستا جۆرێکە لە داخستن بەڕای من بەڵێ کێپێکی خستووە بڵێن ئەو جۆرە ئیدارەدانی پەرلەمان ئەو جۆرە لە ئیدارەدانی پەرلەمان و شێواندن و تێکشکانی تەوافق و سازان و حساب نەکردن بۆ ڕای فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەو تەنگژەی کە هاتوۆتە ئاراوە ئێستا پەرلەمانی کوردستان ڕۆڵەکەی لە ساحەکە بەمانای کەلیمە غائبە ئەوە چی بکردایە وایە پەرلەمان و پەرلەمانتاران ئێستا چەندین پرۆژە هەمواری پرۆژە یاسا و پێشنیازی بڕیاریان ئامادە بکردایە کە ئەوەی پەیوەندی ڕاستەو خۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە لەسەر مەسەلەی باجەکان لەسەر مەسەلەی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان لە چەند مانجی ڕابردووە لەسەر مەسەلەی زۆرکردنی داهات و هەروەها کەمکردنەوەی خەرجی و لە هەمووی گرنگتر جۆرێک لە تەرشیقی دام و دەستگاکانی حکوومەت بۆ ئەوەی کە بەم مۆزعە ڕابگات و ئەبێت ینی ئەبوایە پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەتە بەڕای من لە هەماهەنگی تەواو بوونایە کە ئەم دۆخە کەمترین زیانی بەر هاوڵاتیانی هەرێم کرد کە ناکرێت هاوڵاتیانی هەرێم فەرمانبەران و موچەخۆران بە تایبەتی باجی گەندەڵی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان بدەن ئەوان یعنی باجی بندیوارەکانیان بدەن ئەم هەموو موسساتی ڕاگەیاندن و دام و دەستگا حیزبیە بن کە ئەوە قەبارە و حەجمی داهاتەکانی هەرێمی قورس کردووە و بۆیە حکوومەت پێڕاناگا لە ئێستاە و جۆرێک لە دەستەوستانیشی بۆ دروست بووە کە ناتوانە موچە لە باشە بەس مامۆستا ئەو ئەزموونێکی هەیە لەوەی کە هاوکاری خەڵکی هەژار نەکەی موچەت پێدابین نەکرێت مەزمونە هەیە ئێستا لە دنیا لەم سەردەمە یعنی لەکوێ هەیە مەسەلەن ئێستا خەڵک لە مانگی موچەخۆر لە مانگی شەشدا تازە موچەی مانگیەکی وەرگرت بێ لە هیچ شوێنێکی دنیای ئەم ئەزمونە نیە چونکە ئێمە بیرمان نەچیانی پەتای کۆرۆنا 3 مانگە ئەمە سەری هەڵداوە لە کاتێکە ئەم کێشانە کێشەی قوڵی حکومڕانین درێژکراوەی 29 ساڵن گوێنەگرتنە لەم هەموو هاوار و پێشنیاز و پاکێجی ئۆپۆسیۆن خەڵکی پسپۆر خەڵکی تایبەتمەند کە هەموو ئەمانزانی عاقبەتی ئەم جۆرە لە حکومڕانی ئەمە سەرنجامەکەیەتی هەموو ئەمانزانی کە سەرەتای خراپ نەتیجەی خراپەدا بەدەستەوانێ ینی پەتای کۆرۆنا کراوەتە بیانوویەک کەمبوونەوەی نرخی نەوت کراوەتە بیانوویەک آخر چێ بە ئێوەی وت کە هەرێمی کوردستان داهاتێکی تاگڕەهەند بێت لەکوێی دنیاە بووە ینی کە تۆ لە کاتێکە خاوەنی وڵاتێکبی لە ڕووی زەوی کشت و کاڵی و بە پیترین زەوی کشت و کاڵەکانی دنیا لە هەرێمی کوردستان نابی
خاوەنی ژینگەیەکی جوان بی کە ئەگەر باش ڕێک بخرایە بۆ گەشتیاری ئەحمەد ئاوا لەگەڵ چ ساڵم و پێشا پێم بڵێ چی فەرقیانی ئەوەی کراویشە ئەو تۆزەی کە کراویشە خەڵک خۆی کردوێتی بۆ نمونیانی ئەمە کێچێکە لە سەیرانگاکانی کوردستان ینی کە تەنها تۆ بە گەشتیاری ئەتوانی ئەم وڵاتە بەڕێوە بەری و ئەتوانی خاکە بە پیتەکەی بەکارهێنی کە ئێستا لە سەتا نەوەتی ئەو کەلوپەل و میوەهات و خۆراکانی دێن پشت ئەبەستی بە دەرەوەی هەرێمی کوردستان بەرهەمی خۆماڵی لە ئاستێکی خراپایە چ بەرهەم هێنانەکەی چ دەعم و پشتیوانیکردنی جوتیاران و کشتیاران لەبەرەوە ئەمەی کە ئێستا هەیە حکومڕانێکی لەم جۆرە لە شوێنێکی دوێن دنیایان نیە چون ئەسڵەن ئەو دەوڵەتانی کە لێپەسراون دەوڵەتی مەسئولن دەوڵەتی هاوڵاتین ئەڵێن ئەبێ حکومت خۆی بچێتە ژێر گرانیەکەەوە نەک هاوڵاتی و هاوڵاتی دەوڵەتی دەکەن دەڵێمە خۆمان قوربانیمان بە ئابووری هەرێم داوە لە پێناو هاوڵاتیاندا ئابووری هەرێم بەچی زەربەی بەرکەوتووە ئابووری هەرێم بەوە زەربەی بەرکەوتووە کە ئەم داهاتانی لە خاڵە سنووریەکانەوە ئەڕۆن بەرەو دەستە نادیارەکان دەستە قاچاقەکان داهاتی نەوتی هەرێم پێشەوەی بێتەوە بۆ خەزێنەی حکوومەت ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی هەندێک حیزب و گروپ و مافیا و شخصیش لە هەرێمی کوردستانە و ئەمە خۆیان ئەم اعترافاناکەن کاتە لەم فترە زیاتر لە 16 بەیاننامەیان بەرامبەر بە یەکتری دەرکرد لەسەر غازی قادرکەرەم و لەسەر بیرەنەوتەکانی کوردستان و لەسەر داهاتی خاڵە سنووریەکان و لەسەر داهاتی ناوخۆ هەر مثلەن بزوتنەوەی گۆڕانکە لە ناو حکومەتایە سەرۆکی فراکسیۆنەکەی هەموو مەرزەکان گەڕاوە راپۆرتێکی چڕوپڕی داوەتێ لەسەرەوەی کە چۆن لەم مەرزانە بە قاچاق شت ئەفرۆشترێ و چۆن بە ئەو گومرگ و داهاتانی کۆکرێتەوانێ ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکومەت تەنانەت جوان لەم شەریک و بەشداری حکومەتیش نەگرتووە کە لەگەڵیانە لە حکومەتە بەشدارە کوا ئەو راپۆرتانە بۆ ئیشیان لەسەر نەکرا لەبەرەوە ئەم قەیرانە ئابووری کە هەیە بەرەنجامی ئەم شێوازەیە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان وەلیدی ئەم دوو سێ مانگە نییە بە هیچ شێوەیەک لە سەبارەت بە وەزارەتی دارایی ئەمڕۆ پەرلەمانتارێکی پێشووی گۆڕان بازەوە کە ڕۆڵی ئەمین سندوقێک دەبینێت پارەی پێدەن و خۆی دابەشەکە ڕۆڵی وەزارەتی دارایی هەرەوەندەیە لە کوردستانە بە دڵنیاییەوە وەزارەتی دارایی سەرچاوەکانی داهاتی لە بەردەستانیە چه ئەم وەزیرە و چ وەزیرەکانی پێشووتریش وەزارەتی دارایی چنگی گرتووەتەوانێ ئەو مەکرەمەی پێشتر ئاشتی هەورامی و وەزارەتی نەود لە فرۆشتنی نەود ئەو پارەی کە پێی ئەدان و ئەوەش کە لە بەغاوە دەستی ئەکەوێ یعنی ئەمە فعلەن وەکو وێچێک لە قونسوڵەکانی وڵاتانی دراوسێ باسی کرد یعنی ئەمە تەنها حکوومەتی پارەدا بەشکردنە حکوومەتی پلانی استراتیژی بوونی استراتیژینی لە ناو حکوومەتەشە وەزارەتی دارایی ئەوەی کە ئەیدەنێ ئەوە دێدا بەشەکاتوانێ ئەیناتە حەدا کەم وەزیری دارایی بەقەدەر من و تۆ ئاگای لە داهاتی خاڵە سنووریەکانە گومرگەکانە داهاتی ناوخۆیە و داهاتیشی نەوتیشە ئاگای لێنێ بە دڵنیاییەوانێ بەقەدەر من و تۆ ئاگای لێە چونکە ئەمەی کە ئەیدەنێ فعلەن ئەوە دابەشەکاتوانێ خۆزگە وەزارەتی دارایی بە مانای کەلیمە وەزارەتی دارایی بووە هەموو داهاتەکانی کوردستان بەهاتنەوە بۆ ئەم خەزێنەیە ئیشی وەزارەتی نەوت تەنها گرێبەستەکان و فرۆشتنی نەود بووە بەڵام داهاتەکە ئەوە سەر لەبەری تەحکومەکەی لەلایەن وەزارەتی دارایی و پێ بکرێت وەزارەتی دارایی بڕی جاران 350 میلیۆن دلار ئێستا لەکوی 700 میلیۆن دلار تقریبا 300 میلیۆن ئەوەکەی ترەڵێ ئەڕوا ئەبێ ئەو بزانێ بێ وەزارەتی دارایی بێ ئەم پارانە دابشکە بۆچوێ ئەڕوا بۆ کۆمپانیەکانە ڕوا بۆ بۆری نەوتە ڕوا بۆ قەرز ئەڕوا بەڵام هەموو ئەوانی لێ دەرەکرێ و بەشی حیزبەکانیشی لێ دەرەکرێ ئەنجاوەکەی تر ئەخەنە چنگی وەزیری داراییەوە سپاس دەکەم مامۆستا شوان سەبارەت بە مەسلەی موچە و ڕێکەوتنیش لەگەڵ بەغداد کەوتە دەم کابینێ لە ئەزمەدایە بۆچی ڕێکەوتنێکی گشتگیر لەگەڵ بەغداد ناکەن لە کاتێکا پێشتر خۆیان بانگەشێوان دەکرد کە دەیانەوێت لەگەڵ بەغداد ڕێک بکەون بۆچی ڕێکەوتنێکی گشتگیر ناکەن بۆی کۆتایی بەم کێشەی موچە بێت چووکە پێشتر کە موچەکە پێش 2014 ئێمە کێشەی موچە و خزمەت گوزاریشمان نەبوو کە بوو جە لە بەغداوەدات بەڵێ خۆی بە تاکید هەر ئەوە وەکو دوا حەلە کە حکوومەتی هەرێمی کوردستان بێ لەسەر ئاستێکی باڵا و بەرز ڕێکەوتنێکی تری نوێی استراتیژی لەگەڵ بەغدا واژۆ بکە بۆ ئەوەی بتوانی مافەکانی بڵێن خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی شایستە داراییەکان دابین کە یا بەدەست بێنی بە شێوێکی مەضمون بەڵام ئەوە کاک حەکیم کێشەیەکی گەورەیە هەیە لێرەدا ئەویش ئەوەیە
ئایا بەغدا وەکو جاران مامەلە لەگەڵ هەرێمی کوردستان دەکا نەخێر لەبەر ئەوەی بەغدا تا ڕادەیەک داشی سوارە بڵانسی بەرزە لە مقابلدا حکومەتی هەرێمی کوردستان ضعفی زۆرە هەر بە نمونە وەکو باسم کرد جاران ئەگەر یەکجار وەفدی بەغدا چوو بە بڵێن هەرێمی کوردستان چوو بە بەغدا بەغداش داتە ئێرە بەڵام بەغدا ئێستا خۆی خستۆتە سەرپێش خۆی گران کردووە داوا دەکاتن کە ئەو جارێ ئەگەر هەر کەسێک یا هەر وەفدێک بچێتە بەغدا پێویستە کەسێکی کاربەدەست بی بە تایبەتیش لە مەسلەی مەلەفی نەفت ئاگدار بی و کێشەکان تەواو یەکلا بکەنەوە بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە ڕابردوو تاکە کەس کە زۆر ئاگدار بووە کاگە ئاشتی هەورامی بووە ئەویش وەکو بڵێن مۆڤەفێک وەکو کارمەندێک یا نەک وەکو متەسەڕیفێک یعنی بەڵام لە کابینەی ئێستای نوێ کرایە یاریدەدەری سەرۆکی حکوومەت واتە یەکێک لە جێگرەکانی حکوومەت ئایا کاگاشتی هەورامی لەو حکوومەتە لەکوێیە دەوری چییە تەنانە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنیش ینی دیار نییە بە هەر حاڵ حکوومەتی بەغدا بە شێوەیەکی تر مامەلە لەگەڵ هەرێمی کوردستان دەکاتن بۆ نمونە جاران حکوومەتی بەغدا بەوە ڕازی بوو ئەگەر بێت و حکوومەتی هەرێم تەنها 250,000 بەرمیل ڕۆژانە ڕادستی بەغدا بکە لە ڕێگای سۆمۆوە بفرۆشێ بەڵام ئێستا حکوومەتی بەغدا داوای هەموو داهاتەکان دەکا ینی حکوومەتی هەرێم ینی 250,000 بەرمیلیش دەدا و گومرگەکانیش دەدا و خاڵە سنوورەکانیش دەدا هێشتا حکوومەتی بەغدا پێڕازی نییە چونکە قەناعەتی پێ نییە بڕوای پێ نییە بۆ چونکە یەک لە نمونونەکان تەماشای موچە دەکا بۆ نمونە یعنی لە هەرێمی کوردستان لیستی موچەخۆران 1,256,000 کەسە یعنی کە هەرێمی کوردستان 5 ملیۆن و نیو کەسە بەڵام یعنی عراق 30 ملیۆن کەس زیاترە یعنی چەند ملیۆنێک موچەخۆری هەیە ئەو لیستەی مۆڤەفین کە لە بەغدا ینی معتەبەرە مقەررە بریتیە لە 682,000 کەس یعنی سیقەی بەو لیستەی هەرێمی کوردستانیە بەو مۆزەفانیە ئایا ئەوە وایە فعلەن لە نێوخۆی هەرێمی کوردستانیش دەڵێن من تەنانەت لە بەرپرسە باڵاکانی یەکێتی و پارتی ینی گوێم لێ بووە دان بەوە دادێنن کە پارتی و یەکێتی خەڵکی وایان هەیە چەند عەرزەیان وەرگرتووە چەند ئیمتیازیان وەرگرتووە هەیانە بۆ نمونە لە 300,000 کەس بەسەرەوە یعنی لە عراق لە 300,000 کەس بەسەرەوە لە 2 موچە تا 6 موچیان هەیە لە کوردستانیش یعنی بەدەیان 1000 کەس بەم شێوەیە بە دەیان کادیر و ئەندامیان هەن یعنی لێرە دادەنیشن لە خارج دادەنیشن موچیان پێ دەدەن و دابینیان کردووە ئیتر نامەوێت لەوە وەختی زیاتر لێ بگرم ئەوە بۆ تەمای ئەوەی کە بەغدا وەکو جاران سیقە بە کوردستان نەکەوە تەعاملیشی لەگەڵ نەکە ئەگەر هەرێمیش داوای ئیتیفاقیە بکە ئەو ئیتیفاقیە زۆر زەحمەتە بەڵام بەداخەوە تا ئێستا سەرۆکی حکومەت ناستە بەغدایش داوای ئیتیفاقیە بکە وا دەزانێ هێشتا یعنی هەر لە منتەڵەقی قووەتن باشە ئەگەر بە کورتی وەڵامی و پرسارشم دێ دواتە گرم و لای بەرز سەبارەت بۆی کە ئەم کابینێ زۆر بانگەشەی چاکسازی دەکات بۆ باشکردنی موچە نازانم چاکسازی لە داهات و ئەوانە پێ دوای چاکسازی بە قسە دەکرێت وەکو مامۆستا بەکری وتی تاکوێستا گەندەڵی خاڵە سنووریەکان هەر بەرداوە مەسەلەن ئەو گەندەڵی کە لە داهاتینەت و داهبووە هەر وەک خۆیەتی بە قسە چاکسازی دەکرێت بە کورتی چاکسازی مەشروعێکی گەورە و گرنگ و پێویستە واجبە بکرێ ئەگەر بکرێ زۆر باشە ئەگەر بکرێمە دەستخۆشیان لێ دەکەین خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێی چاکسازین و داخوازی چاکسازین بەڵام من پێم وان نییە ئەوانە نیەتیان چاکسازی بی و ئیرادەی چاکسازیان هەبی و بتوانن چاکسازی بکەن ئەگەر چاکسازیش بکەن چاکسازی لەسەر حسابی موچەی خەڵکو و لەسەر حسابی هەندێک کەرتی دیاریکراو دەکەن کە ئەوەش بەڕاستی کێشەیە زیاتریان بۆ دروست دەکا ئەوە حەق و عەدالەت نییە چاکسازی ئەوێ لەسەرێ پێدابێن تا خوارێ بە یەکسانی بەدادگەری ینی چاکسازی بکەن و لە هەموو کەرتەکان بکەن لە هەموو بوارەکان بکەن لەگەڵ هەموو کەسەکاندا بکەن تا ئێستا کە باسی چاکسازی دەکەن ئایا ینی زەوی متەجاویز ئەوەی تەجاوزیان لەسەر کردووە
هیچێ لە بەرپرسە باڵەکانیان وەرگرتێت و ئەسڵەن ناتوانن کە دەستیشی بۆ بەن هەر کاتێک کە توانیان لە خۆیانەوە دەست پێ بکەن دەتوانن بەرامبەر خەڵکیش چاکسازی بکەن. یعنی بۆ نمونە یەکێک لە ڕێگاکانی گەندەڵی ئەوە بووە کە یعنی موچەیەکی زۆریان لە بۆ ئەندام و هەوادار و کادیرانی خۆیان بەش کردووە، خەڵکیان بە بندیوار کردووە بەبێ ئەوەی کە کارکە ئیمتیازاتیان پێداوە ئەگەر بێت و ئەو چاکسازیە بکەن ئەو خەڵکەشیان لێ دەڕەنجێ و لیان زوێر دەبی و ئەوانە زەعیف دەبن و ئیتر حسابی ئەو شتانەش دەکەن کێشەی زیاتریان بۆ دروستەبی، یعنی ناتوانن ئەوەی کە پێویستە ئەوەی کە ینی چاکە گرنگە چاکسازی. سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز مامۆستا بەکرد سەبارەت بە داهاتی شاراوە زۆرجار بەڕێزت باسیەوە دەکەی کاتهێنانەوەی داهاتە شاراوەکانە. ئێستش ئەو داهاتانە بڵین هەوڵ نییە بۆ هێنانەوەیان بۆی کە دۆخی موچەخۆر کاسبکار کەمەندا مەسەلەن خەڵکی هێژار و کەم دەرامەتی پێوەش بکرێت. بەڵام خۆی لە 2014 هەتاوەکوی ئێستا 6 ساڵە کاتێک کە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا تێکچوو و ئاڵۆز بوو تاوەکو ئێستا زەختەکە و گوشارەکە تەنها لەسەر هاوڵاتیە، یعنی هاوڵاتی موچەی بە زۆر پاشەکەوت کرا و هاوڵاتی باجەکانی لەسەر زیاد بوو، هەموو باج و ڕسومات و زەریبەکان
لە هەموو دەوائیرەکانی حکوومەتە لەسەر هاوڵاتی زیاتر بووە و هاوڵاتیشە ئێستا کە با بڵێن بە فەرمانبەرانە موچەکانیان دوا دەکەێت و هەر هاوڵاتیە بوارەکانی کار و کەسابەتی لێ کەم بۆتەوانێ و معیشەت و ژیانی لەسەر قرس بووە ئەواتە ینی تۆ لە 6 ساڵی ڕابردووە بەردەوام هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم قورسایی ئەم دۆخیان لەسەر بووە حتا مەسەن تۆ سیرکانی ئەمڕۆچێک لە بڕیارە سیر و سەمەرەکانی حکوومەت ئەڵێ ئەو قەرزانەی لای هاوڵاتیانن قەرزی خانوبەرە پێشینی هاوسەرگیری پێشینی کشت و کاڵی چی ئێمە لە سا 15 لێ خۆشە بین بەمەرجێ تا 15 تەموز هەموو قەرزەکانمان بۆ بێنێتەوە بە سەیری ئەم قسەزام لە میلیۆنێک 150,000 دیار دەکات کابرا میلیۆنێک قەرزکا بۆ 150,000 بوو کابرا نیەتی ئەمە بڕوا ساڵانە هاوڵاتیەکە ئەوەی قەرزی کردو چییە؟ لە 90 خەڵکی کەم دەرامەت بووە خەڵکێکی ئاسایی بووە فەرمانبەرێکی ئاسایی و هاوڵاتیی ئاسایی بووە 3-4 میلیۆن دینار قەرزی هاوسەرگیری وەرگتووە یان قەرزی خانوبەری وەرگتووە ئەمە لەکوێ بێنێ بڕوا لە ماوە یەک مانجی ترە بۆ نمونە بڕوا هەموو ئەم پارە قەرز کا ئەمە چێ لە بەرەو تۆ لە ساڵ 15 لێ خۆشەوی لە جاتیەوەی بڵێ ئەو مدەی قەرزەکەمان بۆ زیادکردن ئەگەر ئەوە بە 20 ساڵ بیدەنەوانێ ئەوە ئەم 5 ساڵەشی چێتە سەر بۆیان کرێ بە 30 ساڵ لە جاتی بڵێەوە کە هەر لە ڕێوە ئەوە لە 100 ئەوەتان لێ خۆشە بینیانی چونکە ئێوە بەهۆی ئەم دۆخەوە واتان لێ هاتووە ئینە لە کاتی خۆی قەرزەکان دەدایوانێ حتا کاک حەکیم تۆ دیقەت بدە ینی هەندێک فەرمانگە هەن لە هەرێمە فەرمانگەی فیدراڵین وەکو ڕەگەزنامە وەکو بەڵێ ڕەگەزنامە و پاسەپۆرت وەکو ئیقامە وەکو پاسەوانی سنوور وەکو کارتی نیشتیمانی ئەمانە ینی موچەی مانجی چواریشیان بۆ هاتۆ لە بەغاوە بەس لێرە نیان دەنێ هێشتا ئەوانیش مانجی دویان وەرگرتووە کە هاوشێوەکانیان هاوپیشەکانیان لە کەرکک بەولاوە مانگی 5یان وەرگتووە لە بەغا ئەو پڕەپارەیە دێ مەسە من لەو ڕۆژانە بە دوواداچوونێکم کرد بۆ یەکێک لە ئەو فەرمانگانە هۆکاری ڕاگرتنەکەی چیانی ئەو فەرمانگەیە لای بەغا 4500 فەرمانبەری هەیە بەڵام لێرە بە هەزارانی کەیان بۆ زیاد کردووە لای بەغا ڕقەمەکە 4500 کەسە بەڵام لێرە بە هەزارانی تری بۆ زیاد کراوە کە حتمما موچەکەشیان کەم کراوەوە بەڵێ موچەکەش کە ئەوەی نێرەیەکی ئەو ڕقەمە ناگاتە دەست ئەمەی کە فەرمانبەری فعلیە بەهۆی ئەوانی کە پێیانەوترە بندیوار و بوونەتە بارگرانی لەسەر موچەخۆرانی ڕاستە سوەر بداتە شاراوەکان بۆ نمونە ئەوەی کە لەبەرەوەتە دەرەوە چاوەکانی داهات هێشتا شاراون هێشتا بۆ خۆت گوێ لێبوو لە سەرۆک گەورەترین دامەزراوەی ئەم وڵاتە کە پەرلەمانە سەرۆکی پەرلەمان وتی من ناتوانم بڵم کە داهاتی نەوت ناڕوا بۆ حیزبەکان هێشتا بەشێک لە داهاتی نەوت شاراوەیە هێشتا بەشێکی زۆر لە هەموو خاڵە گومرگەکان هەر لە پەروێزخانەوە هەتاوەکو سیمێڵکە بەوانی کە مەرزی فەرمین و بەوەی بە مەرزی نافەرمین قاچاقچێتیان تێکرێ و داهاتەکانیان ڕاستەوخۆ بۆ حیزبە ڕاستەوخۆ و جۆرەها شێوازی پەیداکردنی پارەش هەیە هەر ئەوە نییە کە ئەمانە یەنە ناوانێ بە ناوی سکوریتی بە ناوی مەسائلی ئەمنی بە ناوی مەسائلی بۆ نمونە پاکشکردنەوە خاوێنکردنەوە هەتا ئەو ئۆتۆمبیلانە کە ڕائەوەستن لەو ئەو بار هەڵگرانە لە مەرزەکان و لە خاڵە سنوورەکان ئەوانە پارێکی زەبەلا حەدەنە حکوومەت بە ماگانە کە دەستیانەکەی هەموو ئەم سەرچاوانی داهات بڵە تاوەکو ئێستا نادیارن و شاراون و هێشتا کەشف نەکراون. سپاس دەکەم. مامۆستا شوان بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە پێشتر وتت ئەم کابینێ ینی کێشەی بۆ پەرلەمانی دروست کردووە ینی پێ دوایە جگەلەوەی کە لە موچە شکستی هێناوە لە دابینکردنی خزمەتگوزاری و هاوکاریکردنی خەڵکی کەسبکار بۆ پەرلەمانیش کێشەی دروست کرد چووکە لە کارنامەی کابینێ دەڵێ دەرفەت دەرەخسێنن بۆ کاری چاودێری پەرلەمان و هەروەها دیوانی چاودێری داراییش. بەڵێ منیش سەرەتا سڵاو ڕێزم بۆ مامۆستا ئەوبەکری هەیە دیارە کاک حەکیم بە حەقەت ینی حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشەی هەیە و کێشەی بۆ پەرلەمانیش دروست کردووە بە جۆرێک دەڕوانیتە پەرلەمان یاخود مامەلە لەگەڵ پەرلەماندا دەکا ئەویش ئەوەیە کە دەیەوێت پەرلەمان ینی ما معناه دەستە چیلە و گوێ لە مستی حکوومەت بێ ئەو ینی نەخشە ڕێگایانەی یا ئەو قەراراتانەی کە حکوومەت دای دەڕێژی دەیەوێ
بە پەرلەمان بیشەرعێنی تەقنینی بیکاتە قانون بۆیش کە خەڵکێک لە نێو پەرلەمانە چ وەکو پەرلەمانتار چ وەکو فراکسیۆن کە خەڵکێکی حەقگۆن خەڵکێکی بوێرن خەڵکێکی خەمخۆر و دڵسۆزن بەڕاستی یعنی ئەو شتیان نە لە پەرلەمان قبول کردووە نە لە حکومەتش قبول کردووە ئەگەر قبولیان کردبووە بەڕاستی هەموو مەرامەکانی حکومەت بۆی دەچۆ سەر یعنی حکومەت و پەرلەمان تووشی ئیفلیجی زیاتریش دەبوو یعنی جا لە سۆنگەی ئەوەوە کە حکومەت بەو شێوەیە دەڕوانی تا پەرلەمان و مامەلە لەگەڵ پەرلەمان دەکا ینی کێشەی زۆری بۆ پەرلەمان دروست کردووە بەڵام خۆشبەختانە کە خەڵکێک لە پەرلەمان ینی ئەوە قبول ناکا بەڵام ئەوەی کە مووقیفی بەهێزی ناو پەرلەمانە ئەوەیە کە فراکسیۆنی پارتی لەگەڵ ئەو فراکسیۆنانەی تر کە هی بڵێن کەمەنەتەوەیەکانن یا کەمەیتنیەکانن کە لە ڕووی یاساییەوە بڵێن پەنجازای دیەک ینی تەواو دەکا ینی ئەوەش کە بەڕاستی نەریتێکی خراپە و کاردانەوەی خراپی لێ دەکەوێتەوە لە بەرەوەی یعنی حکومەت و دەسەڵاتی هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا هەمیشە زۆرینە ڕەت دەکاتەوە داوای تەوافق دەکات داوای سازان دەکات داوای دابینکردن و بەدەستهێنانی مافەکان دەکات بەڵام لەگەڵ حزبەکان و لەگەڵ ینی پێکهاتەکانی تر لە ناوخۆی هەرێمی کوردستان لە نێوخۆی پەرلەمان ینی ئەو شتە تەطبیق ناکات. بەڵێ ئەی سەبارەت بەوەش کە پێ وایە لە بواری مەسلەی نەوتیش مەسەرەن داهاتنێت ئەم کابینەی پێچوانەی کارنامەکەی دەجوڵێتەوە چووکە باز لە شفافکردنی نەوت دەکە بەڵام ئێستا مەسەرەن بە ئاکترافی خۆیان لە ستا 60 داهاتینەوت ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی و پێشتر باسییان لە بچووکردنەوەی حکومەت هێرێم دەکرێت بەڵام لەم کابینەیە 4 یاری دەدەر و وەزیرێکی پێکاتەکانیشان هەزیات کردووە و بارگرانیشان بۆ بودجەی گشتی دروست کردووە پێ وایە تەنان لە ڕووی موچۆن لە زۆرەوە پێچوانەی کارنامەکە ڕۆیشتووەم حکومەتە خۆی بە کورتی نەوت کێشەی ئەوە عفوە نەوت چەقی کێشەکانی هەرێمی کوردستانە بۆ لەبەرەوەی ینی بەعضێک لە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان ینی ئەوەی کە کەیفیان بە دەسەڵات دێ ئەوەی کە شەڕ لەسەر دەسەڵات دەکەن لە پێناوی بەدەستهێنانی سەروەت و سامانە جا یەکێک لە سەرچاوەکانی سەروەت و سامان یا بەهێزترین سەرچاوە بریتە لە داهاتی نەوت دیارە نەوت لە بڵێن شوێنان دەبێتە مایەی خۆشحاڵی و بەختەوەری گەلان لە هەرێمی کوردستان لە جیاتیەوەی ببێتە نێعمەت بۆ ئێمە بۆ تا نیقمەت بۆ ئێمە بۆ تا کارەسات ئەویش لە سۆنگەی ئەو دەسەڵاتەی کە هەمانە لە کاتی خۆی کە نەوت والله ئەعلەم 2014 کە بڵێن دەرهات و ئەو مەشروعیان پیادە و پەیڕەو کرد ینی نوری مالیکی ئەو کاتە بە هەرێمی کوردستانی گوت ئێمە موچەش بە فەرمانبەرانتان دەدەین لە نەوتی خۆتان گەڕێنبانەوت بۆ ئەجیال و نەوەکانی داهاتوتان بێ ئەوان بە حسابی خۆیان یعنی هەرێمی کوردستان دەخەنە سەر نەخشەی وزەی جیهانی و ئابووری سربەخۆی بۆ دابین دەکەن بەڵام دیتمان لە نەتیجەدا کە ئێستا ئەمڕۆ تێداینا هەرێمی کوردستان دووچاری تەنگژێکی ئابووری زۆر گەورە و قوڵ بۆتەوە کە ناتوانی موچەی هاوڵاتیانیش دابین کە بەسیترین شتە لە جیاتی موچە دەبوایە ماف و ئیمتیازاتی زۆری علاوە و سەرباری زۆری بە خەڵکی تر بدابایە جا ئەو نەوتە لە ئێستادا بۆتە کێشە لە ئەنجامی چێ لە ئەنجامی ئەوەی ناشەفافە لە ئەنجامی ئەوەی خراپ بەکاردێ لە ئەنجامی ئەوەی قۆرق دەکرێ ئەگەر چی وەزیری داراییشمان هەیە من ڕێزمان بۆ وەزیری داراییە بەڵام دەبوایە هەرچی سەرچاوەی داهاتوو دارایی و مەواریدەکانە هەمووی هات باوە ناو ئەو خەزێنە و ئەو سندوقەی کە پێی دەگوترێ وەزارەتی ینی دارایی بەڵام بەداخەوە وەزارەتی دارایی ئاگای لە زۆر شت نییە بڕۆ ئەگەر بشی دوێنی لە ڕابردوو تا دەگاتە ئێستا ئاعتراف بەوە دەکەن بە هەر حاڵ
نەوت بۆ هەندێک لە بەرپرسانی باڵا بەکاردێ لۆ حزبەکان بەکاردێ چۆن تەقسیمی جوگرافیان کردووە تەقسیمی دەسەڵاتیان کردووە بە ئەمان شێوە تەقسیمی چاڵەنەوتەکانیشیان کردووە بۆ هەندێک لە بەرپرسە باڵاکان و بۆ هەندێک حزبەکان ئەوە حەقیقەتێکە ینی خەڵکی هەرێمی کوردستان هەموو دەیزانی پێویست ناکە دەسەڵات بەو قسانە ینی نیگەران بێ با لە مقابل بێ خەڵک ئاشکاتەوە خەڵک ڕازی بکە مافی خەڵک دابینکە ینی شەفافی و عەدالەت و یەکسانی بەرپا بکە. بەڵێ سوپاس دەکەم ئەگەر دەرفەتە دەگرێم وڵای بەڕێزت مامۆستا ئەو بەکر سەبارەت بە یاسای چاکسازی ئێستا ئێمە دەبین هەڵایەکی زۆری لەسەر دروستکراوە ینی چاکسازی لە کوردستان تەناو یاسا چاکسازیە خود ئەم یاسایە کە زۆر گەورە دەکرێت بۆ ئەوەیە کە چاکسازی لە بوار ڕاستەقینەکان نەکرێت. ئێمە کاتی خۆی لە کاتی یاساکەشتا ئەوەمان خستە ڕوو ئەمە بەشێکی بچووکە لە چاکسازی تەنانەت چاکسازی نیە لە هەموو داراییشە لە دارایی گشتیە ئەمە بەشێکە پەیوەندی وەکو عنوانی یاساکاڵێ لە موچە و خانەنشینی و ئیمتیازاتەکان هەموو داراییش نییە بەڵام لە کاتی گفتوگۆکانی پەرلەمانیشە ئەومان خستە ڕوو لەم یاساوە ئەمە هیوادارین دەستپێکێک بێ دوم بچێتە بواری جێبەجێکردنەوە هێشتا بەڵێ هێشتا گرنتی ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکردن ئێستا هەر ئەو یاسانی کە ئێوەی ڕۆژنامەنووس و ڕاگەاندنکار دوو یاسای گرنگمان هەیە لە کوردستان ساڵی 2007 یاسای ژمارە 11 ساڵی 2023 یاسای ڕۆژنامەی زانیاری هیچ کامێکیان کوان ناچنە بواری دوێنێ تیمی کەناڵی ئێوە ڕوبەڕووی لەگەڵ ئێنارتی و لەگەڵ سپێدا لەم ناو شارەیە مەسەلەن لە کاتی خۆپیشاندانەکان ناڕوبەری ئەشکەنجە و ئازار بوو نەتوانێت لەبەرەوە هێشتا ئەم یاسایە گرنتی نییە چونکە ئایا یەکێتی و پارتی بالتەحدید ئامادەن موچەی بندیوارەکان ئەسکەشی بندیواری تێدایە چارەسەر بکرێ یا خودنا ئەمەی کەتیایەتی لەم یاسایە بێ سەرجەم ئەو ئەوانەی کە موچە وەرەگرن بە پلەکانیانەوە شایستەییان هەبێ بۆ نمونە کەسێک کە ناوی مدیر عامە بێ خزمەتی مدیر عامی هەبێ کەسێک کە پلەکەی عەمید و عەقید و لیوایە ئەبێ دۆسیەکەی بێنێ و وربینیت یا بکرێ بەڵام ئایا ئەوە بەلاڕێدا نابرێ چێتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئێستا ینی گفتوگۆ لەلایەن پێکهێنەرەکانی حکوومەتەیە ئەمە بۆیە چاکسازی ڕاستەقینە لەوایە کە پێی ئەوترێ سێکتەری نەوت سێکتەری خاڵە سنووریەکان و گومرگەکان و داهاتی هەپارەکان و بەرهێنان و مساتەحا و هەموو ئەو بوارانەیەکوە بەشێک لە یاساکانی هەرێمەکو یاسای و بەرهێنان خۆیان سەرچاوی گەندەڵین کە ئەوانە پێویستیان بە تعدیل هەیە و بەڵێ ئێمە ئەبێ ئەو چاکسازیە هەموو سێکتەرەکان بگرێتوانێت زۆر کەمەوە بەس بەڕێزت چی بە چارەسەر دەزانی بۆ دۆخی هەرێم کێسەر دۆخێکی زۆر خراپە چ لە پەیوەندی لایەنە سیاسیەکان چ لە دۆخی ئۆپۆزیۆن چ لە دۆخی کاسبکار و موچەخۆری من ئەمڕۆ ڕوونیشم کردوانێ کاتی ئەوەیە کاوەکو لە زۆر وڵاتی لە وتارێکە لە زۆر وڵاتی دنیادا کە کارەسات و قەیران ڕۆدا ئەبێ حکومەت کە شکستی خواردووە ئەبێ پەنابەرێ بۆ ئۆپۆزیۆن بۆ خەڵکی پسپۆڕ و تایبەتمەند پێکەوە لەم قۆناغەدا غورفەیەکی عملیاتی هاوبەش پێ بکەنن ئۆپۆزیۆن و دەسەڵات بێکەوە شان بەنەبەن ئەم بەرپرسیارێتی وەستەی حکومەت هەڵ بۆشێتەوە نەخشە ڕێگەی ینی حکومەتێکی کاتی دروست بکرێ و ئەم حکومەتە ئەرچی سێشت بێ لە ڕاستە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و دابینکردنی موچە سێمینیشیان ئامادەکاری بۆ هەڵبژاردنێکی پێشوەختەی نەزی لە کوردستانەکە هەم ئازاد بێ هەم پاکش بێ و هەم یاسای هەڵبژاردن تعدیل بکرێ حتا کورسیەکانی پەرلەمانی کوردستانیش کەم بکرێتەوانەیە و یاسای هەڵبژاردنیش هەموار بکرێ کە پێکهاتەکان بۆ ئەوەی دەستێوەردان لە کاروبارەکانیان نەکرێەوە کارنەهێندن تۆماری دەنگدانی تایبەت بەخۆیان هەبێت. سپاس دەکەم ماوەسە شوان زۆر بە کورتی باڕازیشت سەبارەت بە چارەسەر پێ دوایە ئەگەر ئەم حکومەت هەڵ بۆشێتەوە یاخود گفتوگۆی جدی دروست بێ دەتوانرێت کێشەکان چارەسەر بکرێن بە کورتی بێ. سپاس دەکەم. وڵی بە کورتێ بن پێم وایە چارەسەر زۆر ئاسانە ئەگەر بیکەن کە پێم وایە نایکەن ئەگەرنا هەر کەسێک کە بیەوێ چارەسەری شتێ بکە بەڕاستی دەبێ لە خۆیەوە دەست پێ بکە مڵک و ماڵ و سەروەت و سامانی خۆی کەشفکە و ڕادستی حکومەتی بکاتەوە محاسبەی خۆی بکە ئەو سادەتوانی محاسبەی غەیری خۆی بکە وە کۆمەڵێک مەبادی تر هەن یعنی کە دەبێ بەرپایان کە نەزاهات عەدالەت شەفافیەت مساوات لەو شوێنەی کە پێویستە و دابینکردنی مافەکانی خەڵک بە یەکسانی بۆ هەمووان یعنی واز بینن لەو زوڵم و ستەم و نەعەدالەتی و قۆڕکاریە کە هەیەە
پێم وایە هەنگاوێکی باش بەرەو پێشەوە دەڕۆین ئەگەرنا کێشە لە پاڵکێشە دروست دەبێت. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان شوان ڕابەرەندامی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەولێرەوە هەروەها لە سلێمانی و مامۆستا و بەکراڵ ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.